هەرێمی کوردستان و حکوومەتی فدراڵ هۆکارەکانی بەردەم پەیوەندیەکی باش لە نێوانیان چیەوە چارەسەرەکان چین؟ ئەم پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز دکتۆر سەلام خۆشنە و دکتۆرا لە بواری مێژوو. دکتۆر بەخێر بێن. سپاس دکتۆر. مێژوویەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق بەردەوام بەرزی و نزمی بەخۆوە بینێت. لە کاتێکدا هەرێمی کوردستان بەردەوام خواستی پەیوەندیی زۆر باشی هەیە و بەردەوامیش ئەوەی لەسەری بۆ جێبەجێی کردووە، بەڵام لە عێراقەوە ئەمە نابینرێت بۆ. زۆر سپاس بۆ بانگێشتە. بەداخەوە قەدەری کردووا بووە هەر لەوەتی هەیە هەتا ئێستا ئێرادەیەکی سیاسی نەبووە لە تەرەفی مقابل لەوەی وەزعی کوردستان وەزعی کورد چارەسەر بکرێ. هەر لە کۆنەوە نامانەوە بگەڕێنەوە سەر مێژوو، بەڵام هەر لە مێژووی نوێ ساری 58 کە شۆڕژی چالی تەبوز بوو لە مەوادی دەستور مادەی 3 دەرێ کورد و عەرەب شەریکە لە وڵاتە، بەڵام ئەو کاتیش کاریان بە دەستور نەکرد بەو دەستورە موقەتەی ئەو کات. ئەوەی دەبینین لە پاش 2003 کورد بە هەموو توانایەوە هەوڵیدا کە عێراقێکی نوێ بنیاد بندرێ کە ڕێز لە نەتەوە و پێکاتەکان بکرێ و ڕۆلی باڵای کورد لەو زانم بە دیارە بە تایبەتی جەنابی سەرۆک کاک مەسعود بارزانی کە ماوەیەک زۆر لە بەغدا ماوە لەسەر ئەو دەستورە بە هاوکاری هەواڵەکانی تری کە لە حزبەکانی تر وەکو بەڕێز بامجەلال و ئەوانی تریش لە مادەی ماوەدی دەستوری نوێ ئیشارە بە زۆر شت دەدا کە پێویستە کورد ڕۆلی کاریگەری هەبی، بەڵام ماوەدی دەستوریان پێشێل کردیە هیچ مادەک لەو ماددانی دەستور کاری پێ ناکەن لۆ لەبەرەوەی ئێرادەی سیاسیان نییە. ئەو ئێرادە سیاسی زۆر مهمە چکە بەداخەوە جیاوازی زۆرە لە ڕووی دیرگاوە لە نێوان دەسەڵاتدارانی کوردستان و دەسەڵاتدارانی بەغدا. ئەوان تاڕئین لەسەر سیاست، یعنی سیاست بەدار نینە بەداخەوە، یعنی ناویان لە خۆیان نایە سیاست بەداریان لە سیاست دەزانن، بەڵام بەداخەوە ئەوە نەبووە. بەڵام ئێمە کوردستان سەرکردەکانمان قاڵبووی ناوبۆتەی سیاستن، هەر لە منداڵیەوە هەر وابووە، یعنی نامێ باسی ئەو مەوزوعش بە دوو درێژی بکەم. بەڵام دکتۆر بەڵێ هۆکاری نەبوونی ئیرادەیەکی سیاسی باشی نیشتیمانی لە عێراقەوە بەرامبەر هەرێمی کوردستان چییە؟ بۆ نییە، یعنی هۆکاری دیکەی هەیە ئامانجێکیان هەیە لە پشتەما؟ طبعا ئەو ئێرادەیە لەبەر چی نییە، لەبەرەوەی بەغدا بە هەموو سەرکردەکانیانەوە بە شیعە و بە سونە بە هەموو حزبەکانیانەوە چاویان بە کوردستان هەڵنایێت، چاویان بەو پێشکەوتن و ئەو ئینزازاتەی بە تایبەتی لە کابینەی نۆ کرایە چاویان هەڵنایە کە بتوانن هەزبی بکەن. و لەگەر ئەوەشدا بەڕاستی هەندێک لەو کەسانەی کە خیانەت بە گەڵ و نیشتیمانی کورد دەکەن بە کوردستان دەکەن ئەوانە ڕۆلی گەورەیان بینیوە لەوەی بتوانن ئەوان پاشگەز بکەنەوە، یعنی چۆن دەرێ بنفەموکە ئودینوکە، یعنی دەرێ فەرمەوە جەماعەتی خۆتانە وا دەرێ لەبەرەوە ئەوان ئەو ئێرادە سیاسیان نییە، پێیان خۆش نییە. ئێستا تەماشای بەسڕا بکە، بەسڕا یعنی ئەو هەموو ئینتازی نەفتی لێ دەکرێت، هەمووی زۆربەی زۆری بە فیرۆ دەڕوا، بەڵام تەماشا بکە بەسڕا مەزبەلێ ئەمن چوو بە دیتیتم. محافزی ناسرێ برادر مطالب الحەسەن کاتی خۆ لە پاش 2008 بۆ محافزی ناسرێ، وەڵڵاهی شەوە کاتە لای من برادرم بوو، گوتی سەلام ئەمن وازم هینا لەبەرەوەی ئەو فەسادیە هەیە پێم چارەسەر ناکرێ. ئەوجا ئەوان باسی فەسادی کوردستان دەکەن، یعنی ئەوان هەرچێ دەبینی ئەمە طبعاً باسی شارعی عەرەبی ناکەین، شارعی عەرەبی جودایە لەگەر نظام کە لە بەغدا حاکمە. دکتۆر کە ئەوان دێنە سەر باسی ئەوەی ینی دایانەوێ و پێشکەوتنی لە هەرێمی کوردستان هەیە و بەتایبەت لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە چەندین پرۆژەی گەورە و استراتیژی لە بواری کشتوکار ڕێگاوبان و پیشەسازی زۆر شتی تر کراون کە چاویان بەمە هەڵنایەت کێ دەستیوانی گرتووە کە ئەوان پێش نەکەون، یعنی ئەگەر داهاتە داهاتیان لێمە زیاترە، ئەگەر
سەرچاوی داهاتی ئاویان هەیە ئاسمانیان هەیە نەوتیان هەیە زۆرە بەڵام خۆ ئێمە دەستمان نەگرتووە ئەوان زۆر پێیان ناخۆشە کە دەبین ئەو ئیجازاتانەی لە کوردستان کرایە بە تایبەتی لە سەردەمی کابینەی نوێ ئەو هەموو پۆند و سدود و گڵدانەوەی ئاو لەلایە کارەبای 24 ساعتی ئاوی دائیم بە تایبەتی لە هەولێر و لەو ناوچای لەژێر دەسەڵاتی پارتی بووە بەداخەوە یعنی ئەوان لە حەزب پیان حەزب ناکرێ ئەو مەسلەیە ئێستا لە بەغدا بڕۆ بەغدا مەزبەلەیە کەەوە عاسمەیە یعنی ناتوان ئەوان بە ئاشکرا تاکید لەوە دەکەنەوە دەرێ ئەمە تعزوبیبان مایە کوردستان چۆن دەتوانی ئەو هەنگاوانە بەهاوێژێ یعنی ئەوە نیشانی ئەوەیە طبعا ئەمە ئەگەر تەماشای هەموو وەسایلی ئەعلام بکەین و سیاسەت بەدارانی جیهان لە وڵاتانی جیهان ئەمە زۆر چوویمە هەر هەمویان تاکید لەوە دەکەنەوە کوردستان بە عێراقیشی تر ناوزەر دەکەن دەرێن the another Iraq يعني أوان عراق كردستان بعراق شتر وصف دكن يعني أو عراق نية سر وكو بغداد وشارك هذه دي بي لو ما تسند شانازيا عرب درب كري للرمادي لبغداد ريان قطع بكلاسة دسري بزي بز من لبغداد وموكات نانج بين بغداد يعني أم جبلي بو لهندك سر كده عندنا قد ناهرين سنة حكمي بغداد بكا يعني بونا حكم دكن يعني بتزاي لقر كرد يعني بي زور ناموية بحكم عراق وأوانيا اللي بيرتسو كأوان لهشتايا كانوا نودا كان كمعارضة بون لقر إيما بون وإيما هاو كاريبان دكتن دكتور بابي مسار أو أكو شون لسرطاو باسكر لم يجوا أقل لم يجونيو حسابكن أكو باسكر لبنجا كان وتا استاش ئەو ئیرادە سیاسی باشن نەبوو بەردەوام ئێمە هەمان بۆ پێتوانێ بەشیشی خەتای خۆمانەکە بەردەوام دڵنەرم و دڵساف بووین بەرامبەر بە دوژمنەکانمان بالضبط ئەوە سببەکی زۆر ئەساسیە ئێمە بەداخەوە ئەگەر ئێمە تەباشێ شۆڕشەکانی پێشکەوتخوازانی جیهان بکەین یعنی یەک لەوانە کوبا مەسەل لۆ نمونە دەیمەوە قسەکی جیڤارە دەرێ ئەگەر ئەتوو دەمانچەکت پێ بوو دەگول لی تێکە نۆی لۆ دژمنەکانی ناوخۆت یەکی لۆ دژمنی دەرەوە دژمنەکانی ناوخۆ لەگەر خاینەکانتی نۆی لۆ خاینەکان دابرێ نۆ گولە یەک گولێ لۆ دژمنی بەرامبەر دابرێ ئێمە بەداخەوە لە ناوخۆ کەسانێک پەیدابووینە لە حیاتی خۆیان نەخۆیان نەبابیان نەبا پیریان عەرەقیان بە کوردایەتیش نەکردیە هەر نازان کوردایەتی چییە ئەوجا بووی خۆیان کردیتە سیاسەتمەدار و خۆیان کردە محەلیل سیاسی و دەوڵەمەند بووینە لەسەر حسابی کورد ئەوانە نەدەچن وەجی ڕاستەقینەی کوردستان دەشێوێنن لە بەغدا و دەبنە داردەستی هەندێکیان لەوانە هەندێکیان هەر عەرەبن کورد نینە یعنی بەداخەوە یعنی ئەوانەی کە دژی کوردن لە هەندێک شوێنی کوردستان داڵدە دەدرێن زۆر بایەخیان پێ دەدرێ ناوبانجیان لۆ دەردەکەن بەڵام ئەوانە بەڕاستی ئەگەر بە مەنزوری کوردایەتی تەماشا بکە بە مەنزوری نیشتمان پەروەری نەک وەکو لایەنی حەزبی ئەوانە بە خائین حساب دەکرێن و خائین دەبی سزای خۆی وەربگری بەڵام بەداخەوە ئەمە لە ناو کوردستان وەما لێ هاتیە یعنی جۆرە کەسانێک پەیدا بوون جۆرە کەسانێک کە دوژمنایەتی حکوومەتی کوردستان دەکەن ویان کرد سیاسیەکانمان توانزیان لێ بدرێ قیمەتیان بەڕای وان وەدەزان کە قیمەتیان نامینێ ئەگەر توانزیان لێ بدرێ بەڵام بەداخەوە ئەمە لە کوردستان حەق وەیە یعنی ڕاستە ئەمە دەستوورمان لێ لە کوردستان بەڵام قوانینمان هەیە بە جۆرە قوانینانە ئەوەی دژی وڵاتی خۆی بی بە خاین حساب دەکرێ و خاین دەبی دادگایی بکرێ لەناومە ئەوە نییە بەڵێ دکتۆر وەکو دوایین پرسیاریش بێت سەبارەت بە ئەو بڕیاری وەزارەتی خوێندنی باڵای عێراق بۆ زمانی کوردی کە قەدەغەی کردو وەڵامدانەوە پێی و تەرجمەکردنی پرسیارەکانیش بۆ کوردی و بەڕێزیشتان لە ڕابردووە وەکیل وەزارەتی خوێندنی باڵا بوون لە عێراق ئامانجەکانی پشتم بڕیارە چین هەرچەند ئەمە شەڕەچێت دە چوارچێوەی پێشێلکردنی دەستورەوە بەڵام پێتانەوەی ئامانجی دیکەیان هەیە لەمە طبعا ئەو کاتێ من لە بەغدا بووم هەموو ساڵێک تووشی ئەو وەزع دەبووین یعنی وە بەتایبەتی کەرکووک ڕاستە زانکۆی کەرکووک سەرۆکانیان کورد بووە بەڵام عەمیدی کولیەکان بەتایبەتی عەمیدی قانون
ئەو کاتی دێگۆ مەمنوعە بە کوردی وەڵام دەوێت مەمنوع بە ئەمن لە بەغدا لەگەر وەزیرەکان یەک لە دوای یەک لەگەران دادنیشتم تێم دەگەیاندن و هەمویان قسەکانی منیان پێ معقول بوو فعلا لە هەولێر لیژدەم تەشکیلێکت دەمبرد لە کۆلیژەکانی زانکۆکانی هەولێر مثلا زانکۆی سەلاح الدین قسمی قانون مامۆستاکانمان هەندێکمان دەنارد لەوێ کە لەوەی بتوان پرسیارەکان تەرجمەی کوردی بکەن و بە کوردیش وەڵام بدەنەوە و بە کوردی ئەوانە تەصحیح بکەن بەڵام نازانم پێم سیر بوو لەو ڕۆژانە تەمان ڕئیسی زانکۆی کەرکووک یەک لەوانەیە کە پێناوی باسی بکەین دژاتی کوردەکە یعنی پێی ناخۆشە کورد لە کەرکووک بە کوردی جواب بداتەوە بەڵام لە دەستوری عراقەیە ئێستا ئێمە ڕۆژێک لەگەر وەزیری تعلیم عالی لە تربیە لە بەغدا تەماشامان کرد دەبی کوردی لە هەموو مەدارسی عراق بخوێندرێت هەتا ئێستا ئەوە نەبووە پێویستمان ئێستا بە 4,000 مامۆستای ئەعدادی هەیە لەوەی دەرسی کوردی برێنەوە زمانی کوردی بخوێندرێت بەڵام ڕێگە نادەن یعنی خارجی هەموو عرف و عادەتێک دەستور پێشێل کرایە و نایەنەوێت جێبەجێ بکەن مەڕێز دکتۆر سەلام خۆشناو دکتۆرا لە بواری مێژوو لە ستودیۆ ئامادە و سپاس خۆشحاڵ بووم دکتۆر سپاس.